بەڵێ سڵاوی خوا لە ئێوە و لە بینەرانی بەڕێزیش بێتن. من زانیاریەکانی ئیدارەی سۆران ئەمڕۆ بە کەش و هەواوە دەست پێ یەکەم کە کەش و هەوایەکی ساردی هەیە بەراورد بە ڕۆژانی ڕابردوو. سەرەتا ئاماری بارانبارین ئەخەمەڕوو ئەمساڵ لە سۆران تاوەکو ئێستا 153 میلیم بارانباریوە، لە چۆمان 168 میلیم بارانباریوە، لە سیدەکان 156 میلیم بارانباریوە لە سەرەتای ساڵەوە تاوەکو ئێستا، هەروەها لە ڕەواندوز تاوەکو ئێستا لە 141 میلیم بارانباریوە و ئامارانە لە سەرەتای ساڵەوەی تاوەکو ئێستا کە باریوە. لە ئەنجامی کاریگەری نزمە پاڵەپەستۆی دەریای ناوەڕاست و هاتنی بارستە هەوایەکی سارد لە باکوورەوە، کەش و هەوای ناوچەکە زۆر ساردی کردو بەراورد بە ڕۆژانی ڕابردوو 3 تا 4 پلەکانی گەرما دابەزیون. ئەمڕۆ کەش بە تەواوەتی ساردی کردووە، باران بە شێوەی نمەنمەوە پچڕ پچڕ ناوە بەردەوامی هەیە و لە ناوچە شاخاویەکان لە ئێستادا بەفر ئەبارێتن. بەگشتی کەش و هەوای ناوچەکەوە ئەمڕۆ هەور ئەبێتن و بارانیش بەردەوامی ئەبێتن بە شێوەی پچڕ پچڕ تاوەکو شەوە لە ناوچە شاخاویەکانیش بەفربارین بەردەوامی ئەبێتن. لە درەنگانی شەو شەپۆلەکە چڕتر ئەبێتەوە، بەفرباری لە ناوچە شاخاویەکان زیاتر ئەبێت و بارانیش لە سنتەری شارەکان زیاتر ئەبێتن. ئەمەوێ ئاماژە بەوە بدەم لە ئێستادا لە حاجی ئۆمەران بەفربارین بەردەوامی هەیە. ئێمە پەیوەندیمان بە چەند سەرچاوەیەکەوە کردووە لە حاجی ئۆمەران لە ئێستادا بەفربارین هەیە، هەروەها لە ناوچە شاخاویەکان بەگشتی لە ناوچەی باڵەکایەتی و لە قەزای سیدەکان سەرجەم ناوچە کوێستانەکانی ئیدارەی سۆران بەفربارین لە ئێستادا هەیە. هەروەها ئەو زانیاریانەی کە دەست ئێمە کەوتووە لە زینی وەرتێ لە ئێستادا ڕێگاکە بەهۆی بارینی بەفرەوە جگراوە، بۆی پێویستە هاوڵاتیان لە کەوا ئیدارەی سۆران و ئیداری ڕاپەڕین بەیەکەوە ئەبەستێتەوە. هاوڵاتیان لەم ڕێگایەدا هاتوچۆ نەکەن، ڕێگاکە سەختە و مەترسی هەیە بۆ سەرژیانی هاوڵاتیان. بەهۆی پابەند نەبوونی هاوڵاتیان ساڵانە لە کاتی بەفربارین چەندین ڕووداوی نەخوازرا و دڵتەجێنی لەکەوێتەوە، بەهۆیەوە لە ساڵانی ڕابردوو هاوڵاتی هەبووە ئۆتۆمبیلی لێوەرگەڕاوە لە ناوچەکەەوە گیانیان لە دەستاوە یاخود بریندار بوونە، بۆیە پێویستە هاوڵاتیان ڕەچاوی ڕێنماییەکانی هاتوچۆ بکەن و سەردانی ئەم ناوچە مەترسیدارانە نەکەن کە لە کاتی بەفرباریندا تووشی ڕووداوی هاتوچۆ بن. بۆیە لە ئێستادا ڕێگای زینی وەرتێ مەترسی لەسرە پێویستە هاوڵاتیان لە سۆران بۆ ڕاپەڕین هاتوچۆ بە و ناوچەیەدا نەکەن. بەرگری شارستانی سۆران چەند ڕێنمایەکی بڵاو کردوتەوە بۆ هاوڵاتیانی ئیدارەی سۆران بۆ ئەوەی پارێزراو بن. ئاماژەیان بەوەداوە لە ڕاگەیەنراوەکەیان کە نزیک چەم و دۆڵەکان نەکەونەوە، بە تایبەتی بەهۆی ئەو شەپۆ لە بارانبارین و بەفرەی ڕووی لە ناوچەکە کردووە بۆ ئەوەی گیانیان سەلامەت بێ و تووشی ڕووداوی نەخوازرا و نەبنەوە. هەروەها هاتوچۆی سۆرانیش چەند ڕێنمایەکیان بڵاو کردوتەوە بۆ هاوڵاتیان لە دەڤەرەکە لە سنووری ئیدارەی سۆران بۆ ئەوی پابەند پێەوە و بە دوور بن لە هەر ڕووداوێکی نەخوازرا و کە بەهۆی بارینی بەفرەوە لە ناوچە شاخاویەکان ڕوەداتن. چونکە ناوچەی ئیدارەی سۆران چەندین ناوچەی گەشتیاری لێ هەیە کەەوە هاوڵاتیان لە خواروی ناوەڕاستی عێراق لە هەرێمی کوردستان لە شار و شارۆچکەکان دێن سەردانی یەکەن، بە تایبەتی بۆ بینینی دیمەنەکانی بەفر. ئەم دوو ڕۆژە ڕۆژی ئەوە نین کەەوە هاوڵاتیان سەردانی ئەو ناوچە سەختانە بکەن، ناوچە مەترسیدارانە بکەن کە بەفری تیا ئابارێ، چکە ڕێکاکان سەخت دەبن. بە تایبەتی ئێمە لێرە کە حەسەن بەگمان هەیە، وەزینی وەرتێمان هەیە، حاجی ئۆمەرانمان هەیە، پڕژێمان هەیە و چەندین ناوچەی ترمان هەیە کە هاوڵاتیان بۆ بینینی دیمەنەکانی بەفر بۆ دڵخۆشی خۆیان سەردانیەکەن. بۆیە پێویستە هاوڵاتیان ڕەچاوی ڕێنمایەکانی هاتوچۆوە بەرگری شارستانی بکەن بۆی تووشی ڕووداوی نەخوازراو نەبنەوە. هەروەها چۆی سۆران لە بەشێکی تر لەو ڕێنمایانەی کە بڵاویان کردوێتەوە بەهۆی بارانبارین و بەفربارین ڕێژەی بینین کەمە بێتەوە لە نێوان ئۆتۆمبیلەکان. ئاماژیان بەوە داوە کە ئۆتۆمبیلەکان لەم دوو ڕۆژەدا کە ئەم شەپۆلە بەفر و بارینە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە، خێراییەکەیان کەم بکەنەوە، خێرایی نێوان ئۆتۆمبیلەکان لە 30 مەتر کەمتر نەبێ بۆی لە هەر بوونی حاڵەتێکدا تووشی ڕووداوی نەخوازرا و ڕووداوی هاتوچۆ نەبنەوە. بەپێی ئەو زانیاریانەی کە کەشناسی بڵاوی کردوتەوە بەفربارین
لەو شوێنانە ئەبێتن کەوا 1000 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزن و ڕێژەی بارانبارین لە سنووری ئیدارەی سۆران بە پێی پێشبینیەکانی کەشناسی 6 تا 100 ملیم ئەبێتن لە ماوەی ئەم دوو ڕۆژە. هەروەها بەفربارینیش لە ناوچە شاخاوی و کوێستانیەکان بە پێی پێشبینیەکانی کەشناسی کە ئاماژەیان پێداوە 50 تا 6 سانتیم بەفر دەبارێتن. ئەم بەفربارین و بارانبارینە تاوەکو ئێوارەی ڕۆژی یەکشەمە بەردەوامی ئەبێتن، بەیانی بەفربارینەکە لە ناوچە شاخاویەکان چڕتر ئەبێتەوە. بەڵام زانیاریەکان بوون لەسەر کەش و هەوای ئیدارەی سۆران.